دیمەنی وەستانە بە ئاڵای کوردستان لە پێشوازی دوو گەنجی شارەکەیان ئالان ئەبوبەکر و عەبدوڵڵا خدر. ئەو دوو گەنجە گیان فیدایەی خەڵکی قەڵاتزەی دەڤەری ڕاپەڕینن کە ماوەی نزیک بە یەک مانگە بە چەکەکانی دەستیان و جل و بەرگە تایبەتەکانیان بەرگری لە پارچەیەکی زامداری کوردستان دەکەن. شارپرێسیش وەک یەکەم دەستگای میدیایی و لە سۆنگەی هەستی نەتەوایەتی و نیشتیمانیدا بە چەپکە گوڵی ڕێز و وەفا بۆ جوامێریان پێشوازی گەڕانەوەیانی کرد. لە شاری قەڵاتزێ لە ماڵی کاک ئالانین، ئەو گەنجەی کە لەگەڵ هاوڕێکەی وەکو یەکەم گەنجی خۆبەخش لە شاری قەڵاتزێ بەڕێکەوتن بۆ ڕۆژاوای کوردستان لە دوایەوەی کە لە ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە زەنگێکی ئاگدارکردنەوە بۆ باری ئەمنی لە ڕۆژاوی کوردستان ڕاگەیەندراکە ناجێگیرە و داوا لە هەر کوردێکرا لە هەر چوارپاچی کوردستان بۆ پاراستنی خاکی پیرۆزی کوردستان و بەرگریکردن لە کوردان لە ڕۆژاوای کوردستان چەکەڵ بگرنە شانیان و بەڕێبکەون بۆ ڕۆژاوە. دیارە دوو گەنج لە شاری قەڵاتزێ و دەڤەری ڕاپەڕین بە دیاریکراوی ڕۆیشتن بۆ ڕۆژاوای کوردستان و لە کاتی گەڕانەوەیان لە ڕۆژاواوە بۆ شاری خۆیان پێشوازیەکی شایستەیان لێکرا لەلایەن خەڵکی شارەکەوە. دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆیان بکەم کە چۆن بوو ئەوان ڕۆیشتن بۆ ڕۆژاوای کوردستان و ئەو چیرۆکانی لەوێ هەن جیاواز لەو چیرۆکانی کە خراونەتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و شاشەی مۆبایلەکان چیترن. کاگالان سەرەتا دێمە لای تۆ سڵاوت لێ بم کاتت باش هەر بەخێر بێەوە لەشتان ساغ بێ و ماندوو نەبن. پێم بڵێ سەرەتا چۆن بوو بڕیارتدا؟ وڵی بەخێر بێن سەر چاوم. ئێمە گەر بێ هێندێ دیمەنمان بینی لە ڕێی سوشال میدیاوە ڕاستی جێگای داغ بوو کە لە ڕۆژاوە ینی هێندێ کەسا دووسکاتی بڵین بە کورد دەکرا. ئەوانیش فەرقمان نییە، خوای بەزات بێبووینەوە یەک پارچە کە لێ بینیم لە ڕێی سوشال میدیاوە کە ئەم کچە کەشی بڕا و چەندین دیمەنی کەم بینی ئەگەر برا شەروانان ئەگەر لەوێ بڵین شەڕ دەکرا و کە بەڵێ جێگای داغ بوو. بەڵام ئێمە بە سەربەرزی خۆمانەوە ڕۆیشتین فەوری بڕیارتدا بڕۆی لەگەڵ کام ڕەفیقەکانت قسەت کرد لەگەڵ کاک عەبدوڵڵا ڕاستەوخۆ قسەت کرد دوای دێمە لە باسی ئەو چیرۆکانە شەڕ دەکەین. بەڵێ کاک عەبدوڵڵا خۆی پەیوەندی پێوە کردم بۆ ینی هەردوومان لە دڵماندا بوو کە بڕۆین، بەڵام کاک عەبدوڵڵا ڕاستەوخۆ پەیامی پێوە کردم و ڕاستەوخۆ ڕۆیشتین بۆ ڕۆژاوە. چۆن لەگەڵ ماڵەوەتان قسەتان کرد؟ وەڵی ینی شتەکە بڵین هێند لە پڕەوە بوو، ڕاستەوخۆ من ڕۆیشتم ینی فریای خۆ حەفیزی نەکەوتی لە فریایەوە نەکەوتم چکە ینی بوو بە داخ لە دڵمدا. ئەی چۆن دڵت هات دایکت لەگەڵ باوکت بەڵێ بکەی ئەوان هیچیان پێ نەوتی پەیوەندی تەلەفۆنی؟ بەڵێ بەڵام دایک و باوکیشم شانازی ئێمەیان دێت. بەڵێ باشە پێم بڵێ کە چوویتە ئەوێ چۆنی گەیشتی بۆ ڕۆژاوە و بە پێشوازیەکان لایەن شەروانانەوە چۆن بوو بۆ تۆ؟ بەڵێ دیمەنێکی جوانیان پێشکەش کردین کە ئێمە داخلی سنووری ڕۆژاوە بووین. بێگومان برا شەروانان و خوشکانی شەروانان هەر هەمویان بە خێراتنێکی گەرم و گڕیان لێکردین و بە تەوڵە زۆرناوە و کوردایەتێکی جوان هەبوو لە نێواندا. ئەو چەند ڕۆژەی کە لەوێ بوون بۆ تۆ گەرێت بپرسم چۆن گوزەرا بەجلو بەرگێکی مەدەنی و ئاساییەوە لێرە ڕۆشتی بەڵام بەجلی شەروانانەوە هاتوویەوە؟ بەڵێ بێگومان کە لێ بووین هەموو کورتێکە زانێ کە بڵین جەنگ چۆنە ناخۆش بوو، خەڵکەکەی وێ مانێواتی باش نەبوو، بەڵام ینی بەهۆرێکی پۆڵاینەوە لە بەرەکانی جەنگدا لە جەنگین. لەکوێ شەڕتان دەکرد ڕوبەڕوو بوونەوەکان؟ بەڵێ قامیش لە واسەدا هەروە بێتەوە چەلاغا کوێ شەڕ ڕاستە؟ بەڵێ زۆر پێشتر چەکت بەکاریان نابوو؟ بەڵێ پێشتر چەکم بەکاری نابوو. شارەزایی تەبوو چەک بەکاربێنی؟ بەڵێ هەموو جۆرە چەکێک شارەزایی بێت. باسی ڕوبەڕووبوونەوەکانم بۆ بکە. ڕوبەڕووبوونەوەکان چۆن بوون؟ وەڵای ڕوبەڕووەکان بڵین زۆر باش بوو، هەموو شتێک سەرکەوتن بوو لەلای ئێمە کە هەڤاڵێک لە ئێمە
شەهید دەبوو بێگومان 50 لەوانە تۆپی مۆڕاڵی ما هەزار بوو و هەستێکی زۆر خۆش بوو لە پێناو کوردستاندا دەجەنگین هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێنێکدا شەڕێک بێت کێشەیەک بێت دوژمن بێت بێگومان بەسەرمەتی ئێمەداتەرەوە ئەمە خوێنی خۆمان لە دەست خۆمان کردووە و هەر چوار پارچەی کوردستان کە ئێستا هەر چوار پارچەی کوردستان بۆتە یەک پارچە پێم بڵی کە لەوێ ئەو چیرۆکانی کە شتێک ئەگەر ڕوویدا بێ لە بیرت نەچوو بێتەوە و کاری زۆر لێ کردبی قەت لە بیرت نەچێتەوە چیرۆکێکی تراژیدی و ناخۆش بێت چییە؟ بەداخەوە هەواڵێکی برادرم لێ شەهید بوو و دەخوازم سۆریانە نەخۆش بوو بلامەوە تەنانەت چۆکی دانەدا هەتا بەلایانی کەمەوە 20 دانەی لەیان تۆپاند بەلایانی بەڵێ بووین لە چەلاغا بووین لە گوندی حارەمان بەڵێ چوار هەواڵمان شەهید بوو ئەوانیش 52 بوو 52 مانوەکسەک تۆپاند لەوێ بێگومان لە شەڕەکانی کێژدا لە هەمووی سەرکەوتوو بین چون بێگومان هەچ وڵاتێک بێت تورک حەرەب هەچ وڵاتێک بێت ناتوانێت ڕوبەڕووی هێزەکانی کورد ببێتەوە و دەبێت هەچ تورکیا بێت حەرەب بێت هەچ کامێکیان بێت ئەوێ 100 ملیۆن ساڵ خەوات بێت تا بەسەر کورددا سەر دەکەوێت ڕۆژاوە ئەگەر لێت بپرسم ئەم چەند ڕۆژەکە لەوێ بووی و شەڕت کردووە و ئاشنا بووی بە بەشێکی زۆر لە شەڕڤانان و هێزەکانی سووریا دیموکرات چی فێریتەوە کرد؟ بەڵێ ئێستا زۆر دڵم لایەنە بیریانەکەی زۆر دڵم لایەنە بێگومان کە هەچ شتێک ببێت بێگومان من دەڕۆمەوە چیت بەکاردێنا چ زۆرە چەکێک لەوێ وەڵایی من بە تۆشکەیەک 12:30 کە کاتێ لە بڵین لەسەر هەمەڵ بووم بە دۆشکەی 12:30 و لەسەر مێزوێنەکان بە 4:30 بەرگریم دەکرد و کە بڵین لە مۆزیەکانی شەڕدا بووم بیکەیسی و کەلاشکۆفم بەکارهێنا پەیوەندیت هەیە ئێستا لەگەڵیان هاتیتەوە چەند ڕۆژی لە ڕێگەی پەیوەندی دڵم لایەنە بەڵێ کە ڕۆیشتنەوە باسیەوەت کرد کە دەگەڕێنەوە بۆ قەڵاتزێ قسەت لەگەڵیان کرد چۆن بوو ئەوان هەستیان چۆن بوو بە چاوێکی فرفرمێسکەوە گریان بەڵێ گریان بەڵێ باس زۆربەی زۆر زیانی دەکەڵ لە برا شەروانەکان دەکە لە بەرەکانی جەنگ نابین بڵێن دیمەنی جوان قسەی خۆش ینی بەڕاستی کە ئەوەی کە لێرەم نەبینی لە ڕۆژاوە ینی ڕووخۆشی مەردایەتی بوێری بەڕاستی لە ڕۆژاوە هەیە ینی مڕاڵێکی زۆر بەرزیانی هەر هەزار نە ملیۆن زۆر باشە ینی ئافرە پیا و کچ گەنج مناڵێکی تەوەنی 15 ساڵ 16 ساڵ لەوێ خەبات دەکە کەرەستە و کەلوپەلی پێویستان لە بەردەستدا بوو دۆخینە ئەمنی ڕادەگەیەندرا بەوەی کە هێرشێکی چڕ هەیە بۆ سەرهێزەکانی سووریای دیموکرات ئێوە چۆنەتان توانی ڕوبەڕووی و هەموو هێزە زۆر و چڕوپڕی ئەوان ببنەوە بەڵێ ئێمە بە ڕەوشێکی بەرزەوە ڕوبەڕوویانە بینەوە ئێمە پاکمان خواردنەوە شتانە نەبووین نەبوو ئێمە تەنانەت چاومان لە جانیوان بۆ بیکێشین ئێمە چاومان لە خواردن و شتیوان نەبوو ڕەوشی ڕۆژاوە بڵین زۆر خراپە دەدەکەی بەڵام ئێمە بۆ ناخواردن نەچوین بۆ جانیوان بچوین نەگە بیخۆین ڕوبەڕووبوونەوەکان زۆر بوون کە بەڵێ بێکومە ئاراڵە وەڵایی زۆرمان کرد لەخوا وێزای خەباتێکی زۆر جوانمان کرد بۆ کورد و کوردستان ڕۆژاوە چی فێر کردی؟ ڕۆژاوە بۆ ئەوەی فێرکردم کە هەردەم بێر بم بەڵێ پێم بڵێ کە ئێستاگەر پێت بڵێم پەیامت بۆ ڕۆژئاوا چییە؟ لێرەوە پەیامێکم بۆیان هەیە بە کەورە و گچکەیان هەموو برا شەربانەکانمە و لێرەوە ئەو پەیامەمێ لە دڵی مندا چەسپاون ئەگەڕێمەوە بەلاشتان ئینشەڵڵا 21 سێش دوبارە هەر بەسەردانیوان دەچمەوە بۆ لای نەورۆزی کوردان بەڵێ نەورۆزی کوردان ئینشەڵڵا ئەچمەوە بۆ لای نەورۆزی کوردان هیچ پلانیان هەیە ئەمساڵ لە ڕۆژاوە زۆر جوان پلانێکی زۆر جوانیان هەیەت کوردایەتی ڕەسەن بێگومان من دەڵێم لەوێ بەڵێ زۆر ینی چیان هەبوو بۆ ئەو خەڵکی باش و بۆ پشتیوانی کورد بەڵێ زۆر دڵخۆش بوومان زۆر دڵخۆش بووم بەوان ینی کە دیمەنەکان دەبینی لە سۆشیال مەدیاوە لە ڕۆژاوە بێگومانەوەن ینی مڕاڵێکی باشیان زۆر باشە بوت
بەڵێ وریان بەرز بوو بێگومان ینی زۆرتی منم ببینی مناڵێک کە چۆنە جەنگی لەوێ مناڵێک ینی تر نازانم چۆنی ئەواز بکەم لێرەوە ینی لە دڵمدا شەسپاونەوە ئینشاءڵڵا بۆچی وا دڵت پڕە وەڵی چون زۆربەی زۆر هەواڵانم هەواڵ دیاری و چەندین هەواڵیکە لەوێ بەجێ مێشتن بە چایك فرمێسکەوە ئانونیان بەجێشت بۆ منیش چایك بەر فرمێسکەوە زۆر دڵم بەیان پڕە بێگومان هەنیە زانیم کە بارودۆخەکە ئاساوی هێور بۆتەوە بۆیە گەڕامەوە دەنا لەبەرەوەی کە لێرەش مناڵێکم هێت خواحافیزت لە مناڵەکەت کرد خواحافیزی لە مناڵەکەشت نەکرد خواحافیزیشم لە مناڵەکە نەکە بەستە نات ئەوەندە کە پەیوەندیەکەم کرد وتم ئاگاتان لێبێ بەدایکم گوتم ئاگات لێبێتەوە کاک عەبدوڵڵایەکێکی کێ لەو گەنجانەی کە لەگەڵ کاگالانی هاوڕێی ڕۆیشتن بۆ ڕۆژاوە و ئەمڕۆ گەڕانەوە بۆ شاری قەڵازێک سەرەتای ڕۆیشتنت کاگالان باسی کرد کە پەیوەندیتان هەبوو بەیەکەوە چۆن بڕیارتدا بڕۆی وەڵی هێندێک دیمەنم دەدی کە ئەو کچە شەڕبانە خۆی شەهید کرد دوایەوەی کە شەهیدیش بوو بە شەهیدیش لەو بینا بەرزەفراندا خوارەوە بەڵێن سوکاتیان بە منداڵ دەکرد ئەشکەنجان دەدا و پرسی کچی شەربانانیان دەبڕی سوکاتێک تاویان پێدەکرد ئێمەش بەڕاستی دڵمان لایوان بوو دڵمان موشتاع نەبوو بەڵام تەلەفۆن و کاگالانی کرد و گوتم دەسمەوێ گەردەی پێکەوە با بچین دوو نەفەرین باشترە پێکەوە با بچینێرێ وڵاویش سعات چواری بەیانیش بوو شەو بوو بەڵێ چواری بەیانی بوو بۆم کرد هات ڕاستەوخۆ پێکەوە ڕۆشین بە شەو وەڕێکەوتین چوینە گەراج و وەڕێکەوتین بەرەو ڕۆژاوە قسەتان هەبوو پێشت بێک و ڕەفیقن یا خزمن بەڵێ یەکتر دەناسین باوی هەموو یەکتر دەناسین بەڵێ ناسیاویەکین بەڵێ ناسیاوی چەند ساڵە نزیکایەتیتان وڵا دەمێکە هەر لە مێژە چونکە دوو هاوڕێکە بەیەکەوە بڕیاری شەڕێک بدەن کە بە تەماژ نەبن بگەڕێنەوە هەڵبەتە هاوڕێکی زۆر ڕۆحی نزیکن لە یەکەوە بەڵێ زۆر نزیکین بابی و باوی کاگالانیمان بەکرد هەموو لە کۆنەوە وەک براوان پێکەوە بوون بەڵێ زۆر باش ئەمە زیاتر وای کرد کارتان بۆ ئاسانتر بێکەوە بەڵێ هەرەوەلامەکە ڕۆژشیم بڕیارماندا هیچمان یەکتر بەجێنی پێکەوە بین سەرەتا کە لە سنوور پەڕینەوە چوینەکەن هەواڵان لەوێ لە سنوور پەڕینەوە لەوێ حەفلێکی گەرم ویان کرد لەوێ دڵیان پێخۆش و پێیان سیر و کەمە دەربازون لە سنوور چکە لەوێ خەڵک بە زەحمەت دەرەچوو ڕێگەیاندان لە سنووری وەڵای ئێمە لە سەرەتاوە کە ڕۆشتین وتیان وەکی وتمان خۆ بەخشین و بۆ ڕۆژاوە دەچین هەر لە سەرەتای ڕێگەوە چۆن چوینە هەرە قسەمان کردووە ئێمە کە داخلی وێ بووین ئاهەنگیان بۆ گێڕان دووە چوینە دێڕێک لەوێ پێشوازیان لێکردین و لەوێ چەکوشتیان تەواو مەزبوطدانە ناویان نووسین و هەموو شتێک و لە هەر شوێنێکیش کە دەچوین بوون بوو بەشداری شەڕ دووبارە تەسویر دەکراینەوە وەرەقەی وەک بوون کامە وەرەقەیان دەنووسی و ئیمزامان دەکرد کەمە بەرەو شەڕ ڕەچین کە بە شەهیدی بگەڕێنەوە ناوەکەمان دیار بێت بڵێ ئەم چەکە کە یەکەم ڕۆژ ئەم چەکەیان پێدای نەخێەوە هەر لێرە هەمادەنا لەوێ چکی کلاشکۆفیان وێدام و RBG بوو پێ دەڵێن بیسفینگ لەوێ و بیکەیسێکی عادی کاگالانی بوو و چەکی کە چووکامە لە چەک دەزانین زۆر چەکێکتان بەکاردێنا ئێمە زیاتر کلاشکۆفمان پێ بوو کلاشکۆفمان بەکاردێنا و بیکەیسیشمان بەکاردێنا و RBG بەڵام زیاتر لێ کلاشکۆف بەکاردێن بەڵێ چەکی هەموو جۆرە چەکێکی لێ قورس و سووک لە شەڕ دەبێت جێخۆت قایم کەی وەک ئەوانە زمانی شەڕیان نییە کورتێک تۆ زیرەوێ لە جەنگدا لەگەڵ ئەوانە سەر دەکەوێت ینی شەڕکردن لەگەڵ ئەمان ئاسانە هەروەڵا زۆر ئاسانە بەڵێ تا درۆنیان هەیە نازان بەکاری بێن دووربینی ئاریان هەیە شەو ئەین لە تەنیش هەڤاڵی ماندا و نام پێکا بوو شارەزایان ئەزمونیان هیچ نییە باشە ئەوانە چەتەن بەس تینوشسەری خوێنی کوردن و هیچی دیکە کێ و ئاوە دەتان بینی زیاتر چۆن هەستان چۆن بوو ینی وەڵا ئێمە وەرەمان بەرز بوو زۆر هەنی زۆر دڵخۆش بوون چکە ئێمە تەنیاش نەبوون لێ کورد زۆر این پشگیری کردوون وەک خەڵکی کەمان لەوێ لەگەڵ بووە بە تەنیا نەجەنگاین و گوندی عەرەبە بوون لەوێ گوندەکانمان دەگرت یعنی مەترسیەوە و عەرەبەکان هێرش بۆمە بێن چکاتی کە ئەو گوندەمان نەگرت بە چواردەوەرمان نەگرت بە شەڕ هەبوو چکاتی ئەمە لە نزیک شەڕ بووین بەردەوام شەڕ هەبوو دەپەڕینەوە بۆ لای عەرەبەکان
ئەنی گوندەکان خەڵکەکەش دەترسا و عەرەبانە یعنی هەلێکیان بۆ خوانێک با دەچوونە لای تیرۆریستان خەڵکە عەرەبەکەش پشتگیری لە ئەوان دەکرد بەڵێ ئارێوەڵا ئەگە بێت و کۆنتترۆل نەبا و گوندانە ئەنی کۆنتترۆلمان نەکرد بانە هەمویان دەپەڕینەوە بووێت ئەو گرتوخانانەی کە چەکدارەکانی داعش کە گیرابوون پێشتر لەلایەن هەسەدەوە سەرپەرشتی دەکران لە هیچ گرتوخانەیەک مانەوە ئێوە لە نزیکەوە ببینن کە ئەوان دێنە سەر گرتوخانەکەڵ دەکەوتونە سەر گرتوخانەکان نەخێمە ئەومان نەدی ئەوتان بەڵێ بەڵام ئەومان دەدی کە ڕۆژانە دارێ ئەمریکای بوو تیرۆریستەکان لێ دەگواستنەوە بوو لەبەر مەترسیەر ئاوەتێک کە زیندانەکان بشکێندان هێنانە عێراق بەڵێ شەو بەردەوام بوو دیار بوو زۆر بوو تیرۆریستان لە زیندانەکانە دان گواستنەوە پێم بڵێ ئێوەکو گەنجی قەڵاتزێ کە خۆبەخش بوون خەڵکی ترتان لەگەڵ بوو لە شار و شارۆچکەکانی هەموو شارێکمان لەگەڵ بوون بەستەما بڵێن جا دەبوون و تیم بووین هەر تیمی بوون و 10 نەفەر 6 نەفەر هایدی کەسێک دەبووین و ئەو کەسانی کە لێو شارەزانە و چکامە شارەزای و شارەی نەبوون لەگەڵوی دەبوون شوێنەکانی پێدەگوتین بوونم دەیگو ئێرەکانت جێ ئێوەیە وێرە شوێنی شەڕە ئێرە موزی شەڕە نابێت جێ خۆتەوەکەی ئەنی زۆر جار هێندێک شتیان پێدەگوتین ئەو کەسانی لێو لە چەکیان نەزانی با فێریان دەکردن و یانەوە تا ناو شارەکان خزمەتی خەڵکیان کرد بە هەر چۆنێکی بێ فەرقی نەبوو بۆوان چی بۆ تۆ زۆر قورس ببیرت ناچێتەوە یا دیمەنێک کە کاری لێ کردبی شەڕێک بێ کە کاری لێ کردبی وڵای جامە هەڤاڵان لەگەڵ کاتێک کە بریندار دەبوون ئەوە بۆ من ناخۆش بووین دەماندین توش من ینی کورتی وە بریندار بکات و لە کاتێکی وادا ئەنی هێرش دێنجە سەر کوردێمەوەمان زۆر پێ ناخۆش بوو ڕۆژاوە چی فێر کردین لا ڕۆژاوا فێری وەی کردین ئێمە کە لە هەر شوێنێک بێت لە هەر شارێک بێت لە هەر وڵاتێک بێت خیانەت بەرامبەر کورد بکرێت غەدر لە کورد بکرێت ئێمە پشتی کورد بگرین و پشتی کورد بەر نەدەین و ئێمە هەمووان یەک بین ئەو شەوانی کە شەڕ نەدەبوو ئەوە هیچ باسی شەڕەکانمان کرد بەڵام ئەو شەوانەی کە ڕوبەڕبوونەوە نەبوو دادەنیشتن لە دەرەوە وێنە و ڤیدیۆمان دەبینی ینی شەروانان بە هەڵپەڕین و باوتنەوەی کۆمەڵێک سرودی بەرگری و گۆرانی بەرگری لە شەروانان ینی ئەمە چۆن ئەڕۆیی کاتەکە شەوانە هەر نەدەنووسین چکە چاوەڕێەوە بوون لە هەر ئاڵەتێکدا دوژمن هێرش کات شەوان خەومان نەبوو بەڕۆژ نا شەوانە نەدەخەوتین شەوانەت بەخەبەر بووین دایم ڕۆژ 2 سعات دەخەوتین کێشەمان نەبوو عرەسیاتە بوو ئێمە عرەسیاتیشمان دەگرت عرەسیشمانە بوون 3 سعات 2 سعات 2 نەفەر عرەس دەبوون لە پێش ئەو خانووەکەمە تێیدا دەماینەوە خانی عەرەبان بوو لەبەر مەترسی عەرەبەکان بۆی هێرش نەکەن لە دۆڵێکیشمان لە تەنێری دوژمن لەمە زۆر نزیک بوو ئەنی هەموو شتێکیان بە نەخشە پێ بوون کە بێرەدا ئەگەر 100% هێرشکەن ئەبۆ دۆڵێدا هێرش دەکەن شوێنێک بوو بڵین نادیار بوو بەڵام بەردەوامە دووربینی شەومان پێ بوو ماڵمان دەکرد لێ تەماشامان دەکرد جوان ئەنی هەر کەسێک هاتباوێ هەموو شتێکی دەخوێندەوە ئاسان بۆ مەکە و بیرونێمان پێ بوو باست لەوە کرد ئەو ماڵانی کە عەرەب نشینەکان لە گوندەکان لە شار و شارۆچکەکان پشگیریان لە چەکدارەکانی شەرع دەکرد یەک هەلیان بۆ هەڵکەوت با دەپەڕینەوە ئەی مامەڵەیان لەگەڵ کوردەکان چۆن بوو وڵای نەداهات نەدەبێنان بێنە دەر وەکی دا چەند جارێک هاتن داوت ئێرەمان بۆ چۆڵکەنوە ها خانوەکەیان لێودابوون ئێمە گوتمان بەرگری لەوە دەکەین لە باشوور ڕاهاتوین تێنە دەگەشن دووە داهاتن هەڤاڵان تیان دەگەیان جوابیان مەدەنەوەوانە یەک هەلیان بۆ هەڵکەویت تەواو ینی لە ماڵەکانی خۆکە لەوێ بەرگریتان دەکرد دەچوو لە ماڵەکانیانەوە دەریان دەکردنە دەرەوە داهاتن دۆک دەرکردن نا بەڵام داوم بۆمان چۆڵکەن چکە ئەوان شوێنیان نەبوو ینی زۆر فەقیر و هەژاری بوون ئەو ماڵە کوردەکان لە چ دۆخێکدا بوون بەڵام ماڵە کوردەکان بەهۆی هاوکاری باشوورەوە هەموو شارەکان کە هاوکاریان بۆ دەنا دۆخیان زۆر باش بوو زۆر دڵخۆش بوون ینی لە هەر شوێنێک ئێمە دەڕۆشتین کە بە زمانی باشووری سەلامان لێ دەکرد بانگیان دەکردین چەند جارێک لە کاگالانی لەوێ هەڤاڵان بردویانەها مەدەنی ناو شارەکان ئەوانی چەکیان گر بوو دابردینەوە ماڵی خۆیان لێ داوەتیان دەکردین و باوانێکی زۆر بە دڵخۆشیەوە پێیان خۆش لێ بمێنەوە پشتیوانی باشووریان پێ چۆن بوو خەڵکی باشوور وەڵا زۆریان پێ خۆش بوو یعنی تەواو داوت ئەوە یەکگرتووی کووردە هەموو کوردێک و ئێمە هەین لێرەکانەوە بەس کورد پشتمان بەرنەدا خەڵکی باشوور ئێمە لێرەکانەوە خۆیان بەرگری دەکەین و سوپاس ئێوەش دەکەین کە لێرە ینی زۆریان پێ خۆش بوو کەمە لێ بووین زۆر باشە ئەم جلوبەرگە هیچ شەڕوانەکانە
هەدیە پێیاندا بەڵێ بەڵێ چۆن ئەو زلمان لە بڕون کە چوینێ بۆ شەڕ و بۆ هەموو شتێک ئەو زلمان دانناوە. دایک و باوکی یەکێک لەو دوو گەنجە چیرۆکی ڕۆشتنی کوڕەکەیان بەبێ ماڵ ئاوای بۆ ڕۆژاوا باز دەکەن و نەبەردی و ئازایی کوڕەکەیان و هاوڕەکەی با سمبولی شانازی نەک بۆ خێزان و شارەکە بۆ کوردستانیش ناو دەهێنن. کوڕەکە دڕۆی قسەی لەگەڵ نەکردی هەست چۆن بۆ کاتە؟ وەڵڵی ئاگام لە هیچ شتێک نەبوو بەیانی تەقریبەی دەوری سعات چواری ئێوارە و شتیوا بوو تەلەفۆنێکم بۆ هات گوتیدا منەوە لە ڕێگادام سعات 5 بەڕێکەوتوین دەچینە سووریا بۆ بەرەکانی جەنگ ئەوە بڵێن ئەوەندەی بە من گوت ئەمیش گریام گوتم باشە بۆ پرست پێنەکردمەویش گوتی وەڵایدا پرسپێکردنی ناوە ئەگەوام چاو لەو خەڵکانێ ئەو هاوڵاتیانە هیوارەکەم منداڵیان گرتوون تی ئەمیش خۆم پێڕانە گیرا و ڕۆیشتم پرسیشم پێنەکردن بەس نامە سەوتی بۆ لە مۆبایلەکەیدا بەجێژ بووم بۆی ناربووم ئەمیشی نووسست بووم نەمزانی بە تاوانی کوتیدا وڵا هەلان ڕۆیشتم میشتم خی گەورە ئاگداری بە پشت و پەنابێ و کوڕی هیوانیش ئیمێ و ئیمە شەری هیوانە کورت هەریەکە و لە هەر شوێنێکی دنیا پرسیارکەی ئەگە گوتیان کورد یعنی تەواو یەک پارچەیە کورد وەڵڵی ئەو ڕۆژێ ژنێکی زۆر گەورە بوو بۆ منەگە کوڕەکەم هاتەوە بە سەربەرزی پێشی سەربەرزم شانازی پێوە دەکەم ئەگەر چوو لە بەرەکانی جەنگ بەرگری لەو خوشک و دایکانە کرد و فەرقی ئێمە و ئێوانی شنیەک فەرقی نییە لەبەرەوەی کوردن. کاک بەکرگیان چاو دڵ دڕون کوڕەکەت هاتەوە پێم بڵێ ئەگەر ڕۆی باسی کرد کە کاگالان قسەی نەکردو هەر نامێ سەوتینە لە وڵانێ ئێستاش ئەگەر پێویست کە کوڕەکەشم بۆ خۆشم ماڵم منداڵم دەچم لەکوێی کوردستانی لێبێ لێ شەڕ دەکەمەتا دەپوژم ئەوە بەرنامەی منە بۆ خۆشم وا بووم لە هەموو شەڕەکان ئیواوە کوڕەکە چۆن بەشداری کردو کە عەبدوڵڵا بەهەمان شێوە ئیوا بەرخودانم کردو لە هەموو لەوە تایە من هەم هەستت چۆنە کوڕەکەت ئەمڕۆ ئەلحەمدولیلا بە سەلامەتی هاتۆ خوای وێ داوینەوە دەنا بەڕاستیەوە ئەو بەرەمبردن ڕۆی خۆ نەچۆت بۆ سەفەر و سەیاحێنەوە ڕاستیەک ئەو کاتی کە لەوێ بوو قسەتان لەگەڵ دەکرد کاتیش وەڵڵی شەر بێنی هەر پێم دەگوت دەم مڕاڵ و بەرز بێ گوێ لێ دنیا بوو وریابن گوێ لێ یەک دوو جار تەلەفۆن بەڵام لێ بە دووانیان دوو جار سێ جار تەلەفۆنم لەگەڵ کرد دوای موبایلی هەڵ نەدەکرد ئەم دەمزانی چکان بخۆم ئەو جەڤەم دیون هەنی لە شەڕەدا نابێت و هەموو دێمە کابرایت حاج کرد و لێرکانە لە شەڕ داوی موبایلی هەڵگری لێ ئەو شتانە ئەنیێ نۆرێک تا پێشم گوت بەوالان بۆ خۆی ماوە کە عەبدوڵڵاش ماوەکتم کاکە ئەم من ماوەم بۆ خۆم ئەمیش دێمەویشتیان ناوەڵە تۆمێنێ ئێستاش حازرم چم لە هەر شوێنێکی ئەو کوردستانی شەڕ بێ بەبێ هیچ شتێکە من حازرم و لە خزمەت کورد و کوردستاندا. ئەم پێشوازی ئەوڕۆ کە لە کوڕەکەت و لە هاوڕێکی کرا هێزامە سەربەرزێکە بۆ من بۆ بنە ماڵەکەم بۆ کەسوارە وەڵڵا زۆر پێ سەربەرزم سوپاسیان دەکەم بەڵام ئەنی شانازێکی گەورەشە بۆم نیش و بەڵام کوڕەکەشم شایستێ ئەوەی ئەو شانازی لێ بکرێ گەورەتریش. ئەوە لە دوای چەند ڕۆژ ئێستا بینیتەوە؟ وەڵایی لە دوای مانگێک زیاتر ئێستا